دەرگا پێداویستێکی سەرەکی کەرتی خانوبەرەیە. چەند ساڵێک لەمەوبەر ئەگەر سەردانی فرۆشگایەکت بکردبا یەک دەرگای دروستکراوی هەرێمی کوردستانت نەدەبینی، هەمووی بیانی بوو. بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕدراو بە دەگمەن بەرهەمی بیانی دەبینی. پێشتر ئەم فرۆشگایە شوێنی فرۆشتنی دەرگای دروستکراوی وڵاتانی چین، تورکیا و ئێران بوو. بەڵام ئێستا سەدا 90 دەرگاکانی بەرهەمی کارگەکانی خۆماڵین. ئەو ملیۆنان دۆلارەی پێشتر بۆ کڕین دەرگا دەچوە دەرەوە، ئێستا لە نێو خۆدا دەمێنێتەوە. لە سایەی پیشەسازی نێوخۆ هەرێمی کوردستان لە کڕیارەوە بۆتە فرۆشیارێکی باشی چەندین زۆر دەرگا. چەند زۆر دەرگای بیانی و ئەو دەرگایانە هەن کە لەناو خۆدا دروست دەکرێت. 4 زۆر دەرگامان هەیە. کۆمپۆزیتمان هەیە لەگەڵ MDF. لەناو کۆمپۆزیتدا 3 زۆرمان هەیە. کوالیتی ناوەکەی 3 زۆرمان هەیە. هەمانە داخلی پلاستیکە، کامل پلاستیکە. هەمانە داخلی تەختە و فومە دیوی دەرەی پلاستیکە. هەشمانە داخلی تەختە و کارتۆنە و دیوی دەرەی پلاستیکە کە لەناو خۆدا دروست ئەوەی کە لەناو خۆدا دروست دەکرێت. بەڵێ ئەدی بیانیەکە بیانیەکانیش بە زۆری MDF کڕیارەکان بە زۆری ناوخۆ، بە زۆری ناوخۆ زیاترە. لەبەر چیەکردنەڵی کوالیتیان لەبەر ئەوەی کوالیتەکەی بەرزترە، دیزاینیان بە دڵی خۆیان بۆیان دروست دەکەین. ئەو دەرگانە ئێستا ئەوانە سینینە. ئەوانە بەڵێ ئەوە لە چین هاتوون. ئەوە لە چین هاتوون. ئەوە دەرگای بە چەندێ نرخیەوە؟ ئەوانە دەرگای MDFن. ئەوانە ئێستا لێرە بە 125 دلار دەفرۆشێ بە چینیەکە. بەڵێ لە هەمان ئەو دەرگای کە لەناو خۆدا لە هەمان ئەو دەرگا MDFمان هەیە. هەر MDF زۆر کوالیتی بەرزتریشە، لە شوێنەکەشی بەرزترە. ئەویان تقریبان ئەوان هەوە. ئەوە نرخی چییە؟ ئەویان لەسەر تەڵەب دروست دەکرێت. ینی سەعاب بە دڵی خۆی چی پێویست بێ ئەمە بۆی دروست دەکرێت. بەڵام هەرزان هەم نەخش، هەم ڕنگ، هەم قیاس. ئەی لەسەر تەڵەبی خۆی دروست دەکرێت. سعرەکەشی هەرزانترە. بەڵێ چەند دەست نرخیوەی چەندە؟ ئەویان بە 115 دلار تاوا دەبێت. ئەوە بە 125 دلار. ینی 10 دلاریش هەرزانترە. بەڵێ هەرزانترە و کوالیتیشی بەرزترە. لە هەرێمی کوردستان 3835 کارگەی دروستکردنی دەرگا و پەنجەرە لەلایەن وەزارەتی بازرگانی و پیشەسازیەوە مۆڵەتیان پێدراوە. دوو لە گەورەترینیان کە توانیان هەیە لە 24 کاتژێردا 8000 دەرگا دروست بکەن لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕینن. ئەمە یەکێک لە کارگە گەورەکانە و بەر لە هەموو شتێک بەرهەم و دەستکردیان لەگەڵ دەرگایەکی بیانی تاقی دەکەینەوە. ئەم دەرگایە لە چینەوە هێنراوە و نرخەکەی 110 دلارە. ئەمەشیان بە دەست و پەنجەی کوڕانی 4 قوڕنە و لە 4 قوڕنە دروستکراوە. نرخەکەی تەنها 80 دلارە. لە کاتێکدا نرخی ئەم دەرگایە 30 دلاری لەگەڵ ئەم دەرگایەدا جیاوازی هەیە. ئەمەیان بۆ شکا و ئەوە نەشکا. کای بەختیار ئێمە لێرە کە دەرگایەک ئامادە دەکەین بە فول کوالیتی زۆر بی لە بەشەکانی دەرگاکە دەکەینەوە. ئێمە لێرە ئەو ناوەکە دیکەیەتی پێوەیە سومعەیەکە بۆ ئێمە کە هیچ شتێکی لێ نەیە، هەر شتێک کە ڕووبدا لەسەری. ئەو دەرگایە هیچ شوێنێکی دیار نییە لە کوێوە هاتووە و هەر شتێکی لێبێ ناتوانین بیگەڕینەوە سەر بۆ ساحێبی بڵین کاکە ئیشکالی ئەو دەرگایەت کوالیتەکەی ئەوەندە نزمە. بەڵام ئێمە هەم شوێنمان دیارە، هەم مەکانمان دیارە، بە هەموو جۆرەی کابرا دەتوانین گلەکانمان بۆ بێنێتەوە و دەرگاکانمان بۆ بێنێتەوە. کوالیتی و نرخ وای کردووە. هەرێمی کوردستان دەرگا هەناردەی تەواوی شارەکانی عێراق، سووریا، ژمارەیەک لە وڵاتانی ئاسیا، ئەفریقیا و ئەوروپاش بکات. کارگەکان دەرفەتێکی باشن بۆ ڕەخساندنی دەستیکاری ناوخۆ و ڕاکشانی سەرمایە بیانی. ئێستا دەرگای ئەو کارگانە لە لەندەنی پایتەختی بەریتانیا دەفرۆشرێن. کارگەی DKH لە 4 قوڕنەیە.
ڕوبەرەکەی 75,000 مەتر دووزایە و نزیکەی 500 کەس بە دوو شێفت کاری تێدا دەکەن. لە ساڵی 2014ەوە دەست بەکاربووە و ساڵ دوای ساڵ گەورەتر بووە. کارگە بە میرات بۆ 3 برا ماوەتەوە. باوکیان ئاسنگەر بۆ و کوڕەکانی هەر بە بچووکی خستۆتە سەرکار و فێری کاری ئاسەنگەری کردوون. کاتێک PVC هاتە مەیدان وردە وردە ئاسن نەما لە دەرگا و لە پەنجەرەدا. ئەمە ژوای کرد کە بیر لەوە بکەینەوە خۆمان بچینە بواری دروستکردنی دەرگای PVCەوە. بۆیە سەرەتا لە 2000 مەترێک دەستمان پێکرد کردمانە کارگەیەکی بچووک و لەو کاتەدا شتەکان هەمومان بە خۆمان دروستمان نەدەکرد، زیاتر تەجمیع و لێکدان بوو. موادەکانمان هەموو لە تورکیا دێنە و لێرە لێکمان دەدا و دەمافرۆش. بەڵام دواتر وردە وردە ئامێری نوێمان هێنا و کارگەکەمان گەورە کرد کە بەو شێوازەی ئێستا دەیبینی کە شکر بۆ خوددا هەموو شتێک بۆ خۆمان دروست دەکەین. لە بازاڕی ناوخۆدا بازارێکی باشمان هەیە، بۆ دەرەوشی دەنێرین بۆ جۆرجیا، بۆ لیبیا، بۆ میسر، بۆ سووریا، بۆ سعودیا، بۆ عەمان، بۆ زۆر لە وڵاتانە دەینێرین، لە ئەوروپا بۆ لەندەن دەینێرین. ڕۆژانە دەیان تۆن لە پاشماوەی فرێدراوی ماددەی پلاستیکی دەکڕن و بە چەند قۆناغێکی پیشەسازیدا دەیکەنە ماددەی خامی ڕیسایکلکراوی تۆس. ماددە فرێدراوەکان لە پلاستیکی زۆرا و زۆر پێک دێن. ئەو پلاستیکانەی فرێ دەدرێن و هۆکارێکن بۆ پیسبوونی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان لەم کارگەیە دەکرێنە ماددەی خامی چەندین زۆر دەرگا. پێنج کەسارە و 18 کرێکار بە دوو شێفت و 20 کاژێر بە بەردەوامی کار دەکەن. ڕۆژانە 30 تۆن پلاستیکی فرێدرا و دەهاڕن و دەیکەنە ماددەی خاوی پلاستیکی. پاسماوەی پلاستیکیانە لە هەموو شار و شارۆسکەیەکەوە بۆتان دێوەی کڕن. بەڵێ ئێمە لە ڕێگەی کڕیارەکانمانەوە هەر ڕیسایکلێک پێکەنەری PVC تێدا بێت. ئێمە لە ڕێگەی کڕیارەکانمە وەکیلمانەیە لە تەواوی شارەکانی کوردستان، تەواوی پارێزگاکانی کوردستان لە عێراق خۆیان دەکەینەوە بە شێوەی تۆن بۆ ئێرە هاوردە دەیکەین. یعنی ئەمە بێگومان ژینگە و سروشتی سپاکە کاتەوە سەر ڕای ڕێگری لە چوونە دەرەوەی سەرمایەدۆکردنی مادەی. بەڵێ چەند سوودێکی هەیە داهاتی ناوخۆ دەگەڕێتەوە، ژینگەت بۆ خاوێن دەکاتەوە، هەلی کارت بۆ دروست دەکات. جگە لەو ماددە خاوەی لە پاشماوەی فرێدراوی پلاستیک دروستی دەکەن، ماددەکانی کالسیت، ستاپلیزەر، ئیمپاکەت، CPE و تیتان لە وڵاتی بیانی دەکڕن. بەم ڕیزە میکسەرە تێکەڵ دەکرێن و ژیراوەیەک دروست دەبێت بۆ بەشی گەرمکردن و دەستکەوتنی هەویرێک بۆ ڕووپۆشی دەرگا. دەبێت چەند مەوادی کەی تێکەڵی مەوادی خامی ڕسایکلکەین بۆی ئەوەی کوالیتی دەرگاکارمان زۆر باشتر بێت کە بەداخە ئەو مەوادان لە ناوخۆی کوردستان دەست ناکەوێت. بە ناچاری ئەمە لە دەرەوەی وڵات مەوادەکان هاوردە دەکەین بە چەند ڕێگایەک مەوادەکە بە نسبەی دیاریکرا و تێکەڵی یەکتری دەکەین و گەرمی دەکەین و دواتر ئامادە دەکرێت بۆ مەوادی ئامادەکرا و بۆچی ئامێرەکان بە شێوەی بەرینە دەچێتە ناو مێکسەر گەرم دەکرێت، بە مێکسەرە گەرم دەکرێت، دواتر لە بەشی گەرمکردن کە تەواو بۆ ئەو دەرەجە دیاریکراوی کە ئێمە دامانناوە دەچێتە بەشی ساردکردنەوە، لەوێ سار دەکرێتەوە مەواد ئامادەکراوەکە ئامادە دەبێت.
لەم هۆڵەدا ڕووپۆشی دەرگای زۆری کۆمپۆزیێت و پەنەڵ و چوارچێوەی دەرگا دروست دەکرێن. ماددە خامەکان 190 پلە گەرم دەکرێن و لە ڕێگەی ژمارەیەک ڕۆڵەی بەهێزەوە ڕووپۆشی دەرگادێتە دەرەوە و بە ئەندازەی 92 سانتیمەتر پانی و 235 سانتیمەتر درێژی دەیبڕن و بە دوو دانا دەبنە ڕووپۆشی یەک دەرگا. ئەمانە ژمارەیەک ئامێری تایبەتن بە دروستکردنی چوارچێوەی دەرگا بە هەمان کەرستە و ماددا. تەنیا قاڵبەکانیان لەگەڵ دروستکردنی ڕووپۆشی دەرگا جیاوازە. هەردووکمان ناومان بەختیارە. بەڵێ ڕۆژانە چەندانە لەوە دروست دەکەن؟ بە پێی تەڵەب بە پێی داواکاری چەند تەڵەب بێ حاضر دەکەین ئینشاءڵڵا. ڕەنگەکانیش بۆ خۆتان اختیاری چ دەکەن. ڕەنگێکت بوێ ئەو ڕەنگەمان لەبەر دەستە بەسەرچە. ئەوە هەمان ئەو ماددە خامانە بوو کابوون بە ئەو مادانەی لەو دیوی تێکەڵ دەکرێت گەرم دەکرێت سار دەکرێتەوە بە سیستەم دێتە سەر جیاز لەسەر جیاز گەرم دەکرێتەوە دووبارە لێرە بەس دەو دی و لە تێکەڵکردن مادێکی وا بەرهەم دێنین کە بەرگەی سەرما گەرما هەموو کوالێتێکی دەرەجەیەک دروستکەین بۆی هیچ شتانمان بۆ دروست نەکە ستانداردێکی دەرەجەیەک بێ لە چوارچێوەکەش هەمان پێکاتەیە هەمان شتا ماوەمە بە پێکاتی دەگۆڕین لەگەڵ کەشوهەوەی کوردستان و ناو عێراقیش بگۆڕێ. لەم هۆڵەدا نێو دەرگا دروست دەکرێت. XPS لە کوردستان بە فوم ناو دەبرێت. ئەم فومە کوالێتی باش و خراپی دەرگا دیاری دەکات. مادەی خامی GPPC، XPS، تاڵکۆم پاوەر، غازی LPG لەگەڵ غازی CO2 لە ڕێگەی گەرمکردن تاوەکو پلەی 200 سیلیزی دەبێتە هەویر و فوم دروستە بێت. ئێستا فوم بۆ گەرمی و ساردی خانوش بەکار دەهێنرێت و وا دەکات خانووی بلۆک وەک خشتی قڕ کەش و هەواکەی بە نەگۆڕی بهێڵێتەوە. ئەو دەرگای کە ئێمە ڕۆژانە بەرهەمی دەهێنین فومێکی یەکجار تە و باشی لە ناودا هەیە چەندەها جۆری فومیشمان هەیە لە 10 ملیمڕە هەتا وەکو 10 سانتیم هەمانە. بە ئەندازەی 82.5 سانتیمەتر پانی و 193 سانتیمەتر درێژی و 37 ملیم ئەستوری فومەکە دەگوازرێتەوە بۆ ئەم هۆڵە بۆ سەر ئامێری CNC. ئامێرەکەوە پرۆگرام دەکرێت کە بەپێی داواکاری کڕیار و پێویستی بازار دەرگاکان نەخش بکات و بیان بڕێت. ئامادەکردنی ئەم تەختەدارانەش بۆ چوارچێوەی فومەکەیە. فومێکی تۆکمە بێ، فومێکی باش بێ، فومێکی کوالەتی بەرز بێ، لە کوالەتی کۆنتترۆل دەرچێ لە چێکی ئێمە دەرچێ کە ئێمە بەکاری بێنین شیاو بێ بۆ ئەوی ئێمە بکەینە دەرگا بۆ ئەوەی بتوانین لانی کەم گرنتی 5 ساڵ 8 ساڵ بدەین بە کڕیارە خۆشەویستەکانمان بۆی دەرگایەکی تۆکمە و باش و زۆر جوانی لێ دەرچێت. ئێمە تەختەی فنگەر جۆیتمانەیە دابێت شەی تەڕی لە 8 زیاتر بێ دەبێت تەختەیەکی باش و تۆکمە و دەرەجەیەک بێ ئەو فومەی لەگەڵ ئەو تەختەی تەنسیخکەین و بیگەین بە جێ جەماعەتی کەپس شتێکی تۆکمە و باش و دەرەجەیەک دەشت. هەمانە و نەخشەی بە نێو دەرگاکە دراوە واتە فومەکە ڕووکەشی دەرگاکەش هەمان نەخشی لێ دەدرێت. کارەکە لە ڕێگەی ڤاڵ کۆمپرێسەوە دەکرێت کە گەرمکردن و ڕاتشانە. ئێستا تەواوی پارچەکانی دەرگا ئامادەکران بە سیکۆتین و ئامێری پرێسپێکەوە دەلچێندرێن.
20 دەرگا بەیەکەوە بۆ ماوەی 3 کاژێر لە ژێر هێزی 250 باڕی پرێس دەمێنێتەوە. دواتر بەمشار ڕۆخی زیادەی دەرگاکان دەبڕن و بە ئامێری کەناربەندیش چوارچێوەی دەرگاکان ڕووپۆش دەکرێن. ئەم ئامێرەش کاری دەرهێنانی شوێنی دەسک و کلیل دەکات. دوا قۆناغی ژمارەی کرێکاری شارەزا یەک بەیەکی دەرگاکان دەپشکنن تاوەکو دڵنیابن کە هیچ کەم و کورتێکیان نییە. لە چیلۆنەکانماندا زۆر بەستانداردی شوێن چیلۆنەکانمان دەردێنین کە هیچ ئیشکالێک بۆ بەکارهێنەرانمان دروست نابێت لە کاتی بەستنی دەرگاکانیان. بەشی کوالەتیش گرنگترین خاڵی بەشی کۆمپۆزێتە کە دەمانەوێت جوانترین و باشترین و بەرزترین کوالەتی دەرگا بەرهەمبێنین لە بەش کۆمپۆزێت هەم لە ڕووی هەموو بەشەکانی کە دەرگاکانی پێدا ڕۆشتووە ئێمە لێرە چێکنی بۆ دەکەینەوە دووبارە هەڵسەنگانی بۆ دەکەینەوە بە تایبەتی ئەگەر خاڵێکی ورد لەسەر دەرگاکان بە یان کێشێکی زۆر بچووک ئێمە ناتوانین بەڕێکەین ئەو دەرگایە بە هیچ جۆرێک نانێرین بۆ بەشی مەخزن بۆیە بڕوا بۆ بەدەستی بەکارهێنەرانمان. بەگشتی 5 زۆر دەرگا لە کارگەدا دروست دەکرێن. ئەمەیان دەرگای جۆری MDF و سەرتاپایدارە. نرخی ئەم زۆرە دەرگایانە بە بەراورد بە 4 زۆرەکەی دیکە گرانتر و زیاتر لەسەر داواکاری کڕیار دروست دەکرێن. شوازێک و دیمەنێکی جوانتری هەیە لە چاو دەرگاکانی پلاستیکە لە بازاردا هەیە. هەروەها دەرگای MDF جۆرێتی زۆری هەیە بۆ نمونە لە بەرزیدا هەروەها لە پانیدا دەتوانین لە بەرزیدا دەتوانێت تاکو 260 سانتیم دروستی بکەین هەروەها لە پانیدا تاکو 106 سانتیم دەتوانین دروستی بکەین. جۆری ئەو مادەکەلی تێدا بەکاردێنین SDF کوالەتێکی بەرزتری هەیە هەروەها بەرگەی زیاتر دەگرێت بۆ ڕوتوبەت و شێ. نرخی دەرگاکان بەپێی کوالێتی و ئەندازەیان بە قفڵ و کلیلەوە لە $80ەوە دەست پێ دەکات تاوەکو $200. ڕۆژانە دەرگاکان لە کارگەوە بەسەر تەواوی بازاڕەکاندا دابەش دەکرێن و کڕیاری زۆری شێ بە پێی خواست و مۆدیل دەرگایان داوا کردووە. خاتونی بەڕێز هەست ناکەی لێرە بەرخینێرلۆ سەر بڕینە تەواوی کوڕەکانی شەکەن و ئێوەی ئافرەتیش تەنها فرۆشیارن؟ ئێمە تەنها فرۆشیارین بەڵام بە بازارکردنیش بەشێکی گرنگە لە خستنەڕووی هەر بەرهەمێک کە تۆ دەتێت ئاماژەی پێ بازار نەبێ کاری ئێوە ناکرێت بزەبت تۆ پێویستە لەسەرت ئەو بەرهەمە جوانی کە لە خۆشناودا هەیە نیشانی کڕیارەکانی بدەیت. نزیکی 150 دەرگاکان دەچێتە باشوور و ناوەڕاستی عێراق. ئێمە ئەوەی کە زیاتر کاری لەسەر دەکەین کوالیتیەکی باش زائیدەن خواستی کڕیارەکانە. زیاتر کۆمپانیەکان ڕغبەتیان لەسەر ئەوەیشتی تایبەت بە خۆیانیان هەبێت نەک ئەوەی کەشتێکی دووبارە بێ لە بازار خۆیان لێدەنیان نەخش و نیگارەکەی بیاری بکەن. ئێمە بەردەوام ساڵانە لەگەڵ ڕەنگی تازە نەخشی تازە هەتا زۆرێک لە ترێندی دەرگا ڕەنگی دەرگا ئێمە یارمەتیدەری کۆمپانیەکانی بۆی کەسێکی ڕەنگ دروستەکەن ئێستا. ئەمە وەکو خۆمان نزیکی 30 ڕەنگمان بەردەستە بە سابەتی بەڵام لەوەی کە کڕیار داوای ڕەنگێکی تایبەت بکە یارمەتی دەرین بەڵێ بازرگانی عەرەب دێت هێرە لە نێو کارگەدا بە قەبارەیەکی زۆر بە ڕێژەیەکی زۆر دەرگای بوێت؟ بەڵێ بازرگانی عەرەب دێت و سوودمەندێکی باشیشن لە دەرگاکانی گروپی کارگەی خۆشنە. بەپێی ئامارێکی بڵاوکراوەی ئەنجومەنی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە ساڵی 2007ەوە تا کۆتایی ساڵی 2025 زیاتر لە 300,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان دروستکراون کە پێکدێن لە خانە و شوقا. 3 لە سەرچواری ئەم یەکانە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە مۆڵەتیان پێدراوە و ئەوانی دیکە وەزارەتەکانی شارەوانی و نیشتەجێکردن مۆڵەتیان پێداون. ئەگەر هەر یەکەیەک تەنیا 6 دەرگای پێویست بێت
ئەوا دەکاتە 1,800,000 دەرگا و ئەگەر نرخی هەر دەرگایەک تەنیا $80 بێت دەکاتە 144 ملیۆن دلار. ئەمە جگە لەو خانوانەی خەڵک بۆ خۆیان دروستیان کردووە. یەکەم جار دراسی ئەوەمان کردکە ئەو دەرگایکە لە ناوخۆ دروست دەکرێت تا چەند کوالەتی بەرزە. دوای دراسەکردنێکی وەرگوگەران لە چەند کارگەیەکی دەرەوە وەکو تورکیا و سین و چەند وڵاتێکی دیکە و دواتر سەردانی کارگەی ناوخۆیشمان کرد کە بزانین کوالەتی مەوادەکانیان لە چاو ئەوانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن چۆنە. دوای دراسەکردنێکی ورد و وردبوونەوە لە تەواوی ئەو مەوادانێک کە لەو دەرگانە بەکاردێنن بۆمان دەرکەوت کە بگرە کوالەتیەکەی باشترە لە زۆر لەو دەرگانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت. بژانەوەی کردی پیشەسازی و دروستکردنی ژمارەیەکی زۆر یەکەی نیشتەجێبوون لە ماوەی 5 ساڵی ڕابردوو. پیشەسازی دروستکردنی دەرگای لە هەرێمی کوردستان گەیاندۆتە قۆناغێکی نوێ. ئەم پیشەسازی ئێستا لە پشتبەستن بە هاوردا بۆ تێیەشێک لە پیشەسازی سەرەکیەکانی هەناردەکردن بۆ بازاڕەکانی عێراق و جیهان. Made in کوردستان بە سپۆنسەری کاڤین فارم.